بینەرانی پایتەخت میدیا ئەوەی دەیبینن ساتی ناشتنی تەرمی دیار سەردار حەکیم عباس كارت تقول أما جابات كودي كودي هذه برا هذه برا بعد تسرع هو بانو لا شو برودو ليه ماذا تو ليه ماذا بابشك بابي 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 او يتدوام زبانه زبانه شوف هذا بدا ها ايش يا كفر زور زور والله كم زور زور لا بشتوى ها بابي وصل خالد باشا بعد شو باشا اقام لي شويه باشا بینەرانی پایتەخت میدیا ئەوەی دەبینن ساتی ناشتنی تەرمی کارمەندی هێزەکانی کۆماندۆی کوردستان شەهید دیار سەردار حەکیم کە بەهۆی ڕوبەڕووبوونەوەی شەوی ڕابردووی شەڕەتەگەدانەکەی کوپێری یارەزار لە ئامالی دەستیکردنی تاوانباران و بەقڕاکردنی یاسا لە پارێزای هەرێمی کوردستان بەداخەوە لە ئەنجامی شەڕ و ڕوبەڕووبوونەکەدا بە سەختی بریندار دەبێت و دواوەی بەهۆی سەختی بریندەکەی و گیانی دەستدات ئێستا بە ئامادەبوونی کەسبکارەکەی و
فەرماندەی هێزەکانی کۆماندۆ لەگەڵ هاوڕێکانی لێرە بە خاک دەست پێدرێت لە یەکێک لە گۆڕستانەکانی ناحیەی لەیلا لە شاری کەرکووک.
بس خانوا بس برو بروش لي جنب طاوة طاوة رحمة الله وين بيش ما دانشي وين بيش ما دانشي كان رحمة الذي لا يبقى إلا وجهه ولا يدوم إلا ملكه وكل شيء هالك إلا وجهه له الحكم وإليه ترجعون هذا ما وعدنا الله ورسوله وصدق الله ورسوله وما زادنا إلا إيمانا وتسليما برایانی مسلمان خۆشەویستان داواکاری لە خوای پەروەردگار لەم برایەمانە خۆش بێکەوە سەفەری کرد ئەم سەفەرە کە پێی ئەوترێ سەفەری قیامەت سەفەرێکە ئەبێ هەمومان تایە بچین بەڵام خۆشبەختی بۆ ئەو کەسەیەکەوە بتوانێ بۆ ئەم کاتە خۆی حازر بکە وا دیارە هەمومان حازر بووین لە مەراسیمی نوێشکردنەکە و لە مەراسیمی تەشیعەکە ئەمەشە شتێکە کەوا خوای پەروەردگار بۆ کەسی نادا کە خوای پەروەردگار بەکارێکی پیرۆزی دانا و پێغەمبەر عەلەیهی السەلات وەسسەلام لە فەرموودەیەکە ئەفەرمێکەوە هەچ کەسێ نوێژ لەسەر مردوویەک بکە وەکو ئەوەیەکەوە قیراتێ وەکو چێوی ئوحود حەسەناتی بۆ بنووسرێ و ئەگەر هەچ کەسێکیش بڕوات تەشیعی جەنازەکە تا دفنەکەی ئەوە خوای پەروەردگار وەکو دوو چێوی ئوحود حەسەناتی بۆ ئەنووسرێ داواکارین لە خوای گەورە ئێمە و ئێوە هەمومان ببین بە خاوەن ئەو ئەجرە گەورەیەکەوە بۆ ئەم کارە پیرۆزە دانراوە ئەلێرەدا برایانی مسلمان خۆشەویستان زۆر لە کاتان نابین چونکە هەموو هیلاکن و شوێنەکەش گەرمە بەڵام یەک شتێک هەیەکەوە ئەمەوێ بیری خۆم و جەنابتانی بخەینەوە ئەوەیە پێغەمبەری خوا عەلەیهی السەلات وەسسەلام لە فەرموودەیەکە ئەفەرمێکەوە هەچ کەسێ بەیانیان بڵێ ڕەضیت بالله ربا وبالئیسلام دینە وبمحمد نبيا أو من زماني أو كردوة كوا جنة شوني بيه وأويشي كوا يوارا أمشتبلي هرب همان شي وأجري كي زور قوري هيا بويا إسلاك أم برايمان كوا أم سفري كردوة لو سيشتلي أبرسن يكم شتلي أبرسن كوا تشي خواتا دوائي لسر تشي دينيك ولسر تشي ملتك تو هاتي تو بولاي إيما وچێش بوو ئەو کەسەیکەوە بە پێغەمبەری خۆتت ئەزانی بۆیە ئەم شتە برایانی مسلمان خۆشەویستان ئەبێ خۆمان یەکلایی بکەینەوە کە ئێمە لە دنیاداین کە بڵین ڕەضیت بالله ربا وبالئیسلام دینا وبمحمد نبيا ئەمە ئەبێ خۆمان بیکەینە قاعیدەیەک لە ژیانی خۆمان ڕازی بین کەوا خوای پەروەردگار یەک خوای تاک و تەنهایە هیچ شەریکێک غەیری خوای پەروەردگار ناپەرستید دووەم شت ئاینی ئیسلامی پیرۆز ئەبێ بە شەریعەتی خۆمانی دابنین غەیری ئاینی ئیسلامی پیرۆز هیچ شەریعەتێکی تر نییە و پێغەمبەر عەلەیهی السەلات وەسسەلام ئەو کەسەیەکەوە خوای گەورە بۆمانی ناردووە ئەگەر لە دنیا خاوەنی ئەوە بین ئەوە ئیستاکە وەکو ئەم برایەمانە ئینشاءالله داواکارین لە خوای پەروەردگار ئەگەر ئەو مەلائیکەتانەی کەوا ئیستاکە دێن بۆ لای و ئەو سێ پرسیارەی لێ ئەکەن داواکارین ئەگەر لیان پرسی بڵێن چێ خواتە بڵێت خوای پەروەردگار خوای تەنهامە و ئەگەر ئاینەکەی لێ بپرسن بڵێ من ئاینم ئیسلام بوو
وأجر بلين أو كستشيبو كوان يردرابوتان بلين محمد عليه الصلاة والسلام وادي أربراياني مسلمان خوش ويستان أم برايمان بو شێوازە جوانە ڕۆیشتەوە بۆ لای خوای پەروەردگار بەکارێک ڕۆیشتەوە کەوا ئیستاکە ئەو خەڵکە گشتی پەرۆشە بۆی غەمبارە بۆی ئەو خەڵکە گشتی بە ئەسەفەوە تا بۆی ئەمەشە شتێکی گەورەیە چونکە زۆر جار کەسانێک هەیە ئەمرن خەڵک ئەڵێ دنیا نەجاتی بوو لێی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام ئەفەرمێ ئەڵێ جاری وا هەیە کەسانێک ئەمرێ خەڵکانێک لێی بێزارن و ئیسراحەت ئەبن لێی مستەراح من هو بعضێکیش مستەریحەکەوا خۆی ئیسراحەت ئەکا بەڵام ئەم برا خۆشەویستەمانە وا دیارە ئەم خەڵکە کە هەمووی هاتووە دیارە کوڕێکی زۆر باش بووە کوڕێکی زۆر چاک بووە لە کارێکی باشە بووە لە ئەمن و ئاسایشی وڵاتەکەی پاراستووە لە کارێکی بووەکەوا خزمەتی مسلمانانی کردووە دیارە لەبەر ئەوە ئەم خەڵکە هەمووی بەپەرۆشن بۆی و هاتوونەکەوە لە ساتەکانی ئەخیریشی لەگەڵی بنکەوە لە ساتەکانی ژیانیان لەگەڵێ بن داواکانی لە خوای پەروەردگار لە هەموو مردوەکانمان خۆش بێ و لەم مردووەمانە خۆش بێ و لە مردووی هەموو مسلمانان لە دایک و باوکمان و هەموو لایەک خۆش بن اللهم اغفر له وارحمه وعافه واعف عنه وأكرم نزله ووسع مدخله وأغسله بالماء والثلج والبرد ونقيه من الذنوب والخطايا كما ينقى الثوب الأبيض من الدنس وأبدله دارا خيرا من داره وأهلا خيرا من أهله وأدخله الجنة وأعذه من عذاب النار بحرمة سر سورة الفاتحة خواهی گەورە لێی خۆش بێ دوعای برایانی مسلمان خۆشەویستان وا دیارە پرسەکەی لە مزگەوتی یەحیاوە دای ئەنەن لە قاعەکەی مزگەوتی یەحیاوە دای ئەنەن لە سەعات سێوە تا یان شتێ لەو بابەتە هەر لە دوای سێ هەر حەزم کرد کەوا ئاگاتان لێ بێ و ئێستا مهمترینشت ئەوەیە کەوا دوعای بۆ بکەن و بڵێن اللهم ثبته عند السؤال چونکە ئێستاکە مەلائیکەکان دیان پرسیاری لێەکەن هەمووتان گردنی ئازا بکەن و بڵێن اللهم ثبته عند السؤال وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم واجزاكتان هذا بلاغي واجزاكتان هذا قلني عزاكم قلني عزاكم الحمد لله والصلاة والسلام على رسول الله أما بعد برسو سرخوشي راسي خومان وخانوادي سربرزي شهيدي جوانا مرك كاكا ديارو هردو شهيدي براكان من لدزقا أمنيكاني سليماني كا هاوشاني هزكاني كوماندو أكي خوان جبجي كروا شهيدي عندها برسو سرخوش خومان راسي أوان شكين ودواكارين لله تعالى كأم شهيدانا من شهيد قبولك أم قرآن بشهيد قبولك وإن شاء الله بباشتي برينا شادك چکە ئەم قورآنە ئەم پێشمەرگە قارەمانانە لە پێناو ئەرکێکی زۆر زۆر پیرۆزە ژیانی خۆیان بەخت کردووە ئەم شەو لە پێناو ئەرکێکی زۆر پیرۆز